ئەمڕۆ لە قوتابخانەکەمان ئاهەنگی هەڵەوین دەکەین چونکە ئەم ئاهەنگە هەموو ساڵێک ئەکرێت لە سەردەم وڵاتەکاندا ئێمە خۆشحاڵ دەبین لەگەڵ هاوڕێیەکانمان کەوا یاری ئەەکەین و کەوا هەموو ساڵێک ئەم ئاهەنگە هەر بەڕێوە دەبێت لە هەموو شار و لە هەموو شار و قوتابخانەکان. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژێکی خۆشە کە لەگەر منداڵەکانمان لە قوتابخانەکەیان کەوا ئاهەنگی هەڵۆوین ساز دەکرێت. بەڕاستی ئەو بۆنانە بۆ قوتابیانمان بۆ منداڵەکانمان لە قوتابخانە شتێکی باشە کە هەز نەکەن قوتابخانە تەنها دەرس گۆتنەوە و با بڵێن وازبەکان و ئەرکەکانە، بەڵکو ڕۆژی خۆشی و ڕۆژی تێکەڵاوبوون لەگەڵ دایک و باوکەکان لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ مامۆستایەکانیان کە لێرەنە هەز بە ئارامی دەکەن. وەکو قەزای شارە زوورەمانەوێت کە بەم کارەمان پەیامێ بین بە قامقامێتی قەزای شارە زوور و بەڕێوەبەراتی هاتوچۆی شارە زوور لە ڕێگەی ئەوانیشەوە بۆ وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ کە لایەک لە پاسکیل بکەنەوە یەک دووش یاسا و ڕێسای تایبەت بە پاسکیل و هۆشیاری بە پاسکیلە بێت، سێش ڕێ و شوێنی تایبەت بە پاسکیل دابنرێت کە لە نەخشاندنی شەقامە و جادەکانە شوێنی تایبەت بە پاسکیل جا بکرێتەوە و لە سیارە جا بکرێتەوە. جا دەگەر شەقامێک دروست کرا شوێنی تایبەت بە پاسکیل و وەسانی پاسکیلیشی تیابێ لەم ڕێگەیەوە ئەمە کۆمەڵێک سوود دەگەێنی، هەم تێچوون کەمەکەینەوە، هەم ژینگەمان نەپارێزین، هەم وەرزشیشە، هەم لەش و مێشکی بڵین هەم مرۆڤەکانی ئێرە کە کوردستانە تەندروستە بێ. ئەمەش لە پێناوەوەی کە ئەمە بەرەو کوردستانێکی هاوچەرخ و بەرەو کوردستانێکی مرۆڤ دۆست و ژینگە دۆست بچین. روزانه پێتەوی 16 هەتا 17 بتڵە یامیمە پێتەوی بخوێنیایە و هەمی گۆ ئەم وەک بۆبێت نەخوشە ئەم وەک خدانێت نەخوشە ئەر ئەم زانی ئێش و ئازارەمە چەندە هەر ئەم زانی کۆ نەخوشە چه بارێکی گرانە ئەف نەخوشەکە چەند پێتەوی هاروکاریێنە. بۆ ئەوەی کە بانقی خوێن لێرە پڕ بکەین و بۆ ماوەیەکی درێژ ئەو نەخۆشانە پێویستیان بە خوێن نەبێت، ئەمڕۆ هەڵمەتێکی لاوانە و گەنجانەمان کرد و ژمارەی بەرچاو لاوانمان لێرە ئامادە کرد بۆ ئەوەی کە خوێن پێشکەشکەن بەو نەخۆشانە کە پێویستیان پێ هەیە و هەمویان کەس و کار و خزمی ئێمە.